سڵاتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت سەنجام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی پەرستاران لا کرماشان و شاباد بازڕاگرتنی یادی ئەمیر فەراسەتی شاد لە پیرانشار سەپاندنی 5 ساڵ زیندان بەسەر کێوان زەنجکەرەمی لە سنا درێژکردنەوەی ماوەی بەندکرانی شێرکۆ حەجازی لا گرتوخانەی دەسەڵاتی سنا بێکاری لاوانی سەلاسی باوەجانی و ڕووکردنیان بە پیشەی سەختی کۆڵبەرەی مردنی گۆماناوی کرێکارێکی خەڵکی بۆکان لە کەراژ کۆبوونەوەی کرێکارانی قەرارداد کاتی وەزارەتی نەوت لە ئەهواز و خۆپیشاندانی بنەماڵەی بارمچە گیراوانی دەستی حەماس لە ئیسرائیل. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی پەرستاران لە کرماشان و شاباد ڕۆژی شەممە 27 مانگی خەزەڵوەر پەرستاران و کادری جەرمان لە شارەکانی کرماشان شاباد و یەزد دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە بە پێی راپۆرسەکان پەرستاران و کادری جەرمان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەڵدەست و مەزایە پێداچوونەوە بە ڕێژەی تارەفەی پەرستاری پێزانی تارەفەی 16 مانگی ڕابردوو دامەزراندنی پەرستاری نوێ زابینکردنی ئەمنیەتی پیشەیی و کەمکردنەوەی ساعاتی کاربوون. بەزراگرتنی یادی ئەمیر فەراسەتی شار لە پیرانشار ڕۆژی شەمە 27 مانگی خەزەڵوەر بنەماڵەی هەمیشە زیندوو ئەمیر فەراسەتی شاد هاوکار لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ئەمیر فەراسەتی شاد لاوی خەڵکی پیرانشار ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە چەرخەی ڕاستەخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی شنەمە بنەماڵی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارە لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاواسەکانی نوێ کردەوە. سەپاندنی 5 ساڵ زیندان بەسەر کێوان زەنجکەریمی لە سنا لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کێوان زەنجکەریمی خەڵکی شاری سنا لەلایەن لەقیەکی جادگەی انقلابیەوە شارەوە بە تۆمەتی پێکەنانی گروپی نایاسایی تەبلیغ دژی نیزام و بەشداری لە ناڕزایەتیەکان سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپا. کێوان زەنجکەریمی ڕۆژی هەفتی بەنفرانبەری 1401 لە شوێنی کارەکەی لەلایەن هێزەمنیەکانەوە دەستبەسەر و بۆ زیندانی پیرانشار گوازرایەوە. ناوبرا ڕۆژی سێشەممە 12 خاکەلەوەی ئەمساڵ پاش 125 ڕۆژ بەندکران بەدانانی وەسیقەی 3 ملیارد تمەنی بە شێوەیە کاتی ئازادکرا، بەڵام ڕۆژی 17 خاکەلێوە و چەند ڕۆژ پاش ئازادی کاتێک بە مەبەستی بەدواداچوون بۆ پەروەندەکەی سەرزانی دادگای کردبوو دەست بەسەر و یەکسەر بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. ناوبراو ڕۆژی 4 خەرمانان بۆ جارێکی دیکە ئازادکرا و ڕۆژی 17 خەزەڵوەر حکمی 5 ساڵ زیندانی پێڕاگەیەندرا. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی شێرکۆ حەجازی لە گرتوخانەی دەسەڵاتی سنا بە پێی راپۆرسەکان ماوەی بەندکرانی شێرکۆ حەجازی بەرپرسی تۆپی پێ و چالاکی مەزەنی خەڵکی سەقز کە ئێستا لە گرتوخانەی دەسەڵاتی سنەدایە بۆ 1 مانگی دیکە درێژکراوەتەوە. شێرکۆ حەجازی نیوەڕۆی ڕۆژی دووشەممە 20 خەرمانانی 1402 بە لێدزانی و توندوتیژیەوە لە شەقامی شوهەدای شاری سەقز دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی دەستبەسەرکردنیدان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشوو لە ماوەی 2 مانگ و 5 ڕۆژ بەندکرانیدا بە مەبەستی وەرگرتنی جانپێزانانی زۆرم لێ بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. بێکاری لاوانی سەلاسی باوەجانی و ڕووکردنیان بە پیشەی سەختی کۆڵبەری بە پێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز بەهۆی بێکاری و هەژاری زۆربەی لاوانی دانیشتووی شارستانی سەلاسی باوەجانی ڕوو لە پیشەی پڕمەترسی کۆڵبەری دەکەن. بە پێی زانیاریەکان تەنیا لە شارستانی سەلاسی باوەجانی 1240 گەنجی ئەو شارە بەهۆی بێکاری و هەژاری ڕۆیان لە پیشەی پڕمەترسی کۆڵبەری کردووە و بۆ بەدەستهێنانی پاروێگنان ناچارن گیانیان بخەنە مەترسیەوە.
شاینی باسەکە چەندیا لە 2 هەفتەی ڕابردوودا بەلانی کەم 43 کۆڵبەر بە دەستڕێژی گولەی هێزەکانی حکوومەت کوژرا و بریندار بوون. لەو ڕێژەیە 3 کۆڵبەر بە چەقەی ڕاستەوخۆ لە سنووری هەنگەژاڵی بانە کوژراون و 40 کۆڵبەری دیکەش بریندار کراون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. مەرزنی گۆماناوی کرێکارێکی خەڵکی بۆکان لە کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا سەرمی کرێکارێکی خەڵکی بۆکان و زانیشتووی کەرەج بە ناوی سەعدون فەزلی تەمەن 30 ساڵ خێزانجار و باوکی 2 منداڵ لە جۆروبەری شاری کەرەج دۆزراوەتەوە. بە پێزانیاریەکان سەعدون فەزلی پاش پەیوەندیەکی تەلەفۆنی بۆ کار لە ماڵ چووەتە جەرەوە و تەرمەکەی پاش 1 مانگ لە جۆروبەری شاری کەرەج دۆزراوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەمنیەکانی ڕۆژیم لە کاتی ڕادەستکردنی تەرمی سەعدون بە بنەماڵەکەی کە سوکاریان خسۆتە ژێر گوشار بۆ ئەوەی هیچ زانیاریەک لەسەر کوژرانی بڵاو نەکەنەوە و مەراسمەکەشی بەبێ بەشداری خەڵک بەڕێوە ببن. خراپی جۆخی تەندروستی ئیلهام مۆدەڕەسی لە نەخۆشخانەیەکی تورکیا. ناهید مۆدەڕەسی خوشکی ئیلهام مۆدەڕەسی چالاکی مەدەنی دەست بەسەرکراوی پێشوو لا گرسەڤیزۆیەکدا ڕایگەیاند دۆخی تەندروستی ئیلهام ناجێگیرە و داوای لە ناوەندەکانی مافی مرۆڤ کرد بچن بە هانایانەوە. بە وتەی ناهید مۆدەڕەسی ئیلهام پێویستی بە پەیوەندی جگەر هەیە و ئەگەر زوو نەشتەرگەری بۆ نەکرێت گیانی دەکەوێتە مەترسیەوە. ناوبراو لە ئەکاونتی ئینستاگرامی خۆی زاک گلەیی و گازێندە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی کردکە هیچ بایەخێک بە خوشکەکەی نادەن. ئیلهام مۆدەڕەسی نیگارکێشی خەڵکی سنە و دانیشتووی کەرەج مانگی خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕەشی ژنجیان ئازادی لەلایەن هێزەمنیەکانەوە لە ماڵەکەی دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئاشکەنجە و ئازاردرا و تۆمەسەکانی خراوکاری لە ئەمواڵی دەوڵەتی و تەبلیغ دژی نیزام خرایە پاڵ دۆسیەکەی. ئەو چالاکە مەدەنیە ڕۆژی 2 ڕێبەندانی 1401 بەجانانی وەسیقە لە زیندانی کەچووی کەرەج ئازاد و بەهۆی گوشاری دام و دەستگامنیەکان ناچار بە کۆشکردن بۆ تورکیا بوو. کۆبوونەوەی کرێکارانی قەرارداد کاتی وەزارەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی شەمە 27 خەزەڵوەری 1402 کرێکارانی قەرارداد کاتی سەر بە وەزارەتی نەوت لە ئەهواز لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی قەرارداد کاتی سەر بە وەزارەتی نەوت خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی بەکردەوە زەرهاتنی پەسەندکراوەکانی ساڵی 1400 پێزانی پاداش وەکو کرێکارانی دیکەی نەوت چاکسازی لە پەرزەختی ئیزافەکاری و پێزانی مەزایا و جێژنانە بوون. ناڕزایەتی کەشاوەرزانی ئیسفەهانی لە ئاس نەزانی هەقاوە. ڕۆژی شەمە 27 خەزەڵوەری 1402 کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ جارێکی دیکە با لەبەرکردنی کفن دژ بە نەزانی هەقاوە کۆبوونەوە. بە وسەی کەشاوەرزانی ناڕازی بەهۆی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە بواری ئاوزا تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون و بەڵێنەکانی دەوڵەت بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانیان جێبەجێ نەکراوە. کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان خوازیاری پێزانی هەقاوە و بایەختان بە کێشە و گرفسەکانیان بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر حەمیدە زەراعی لە تاران. حەمیدە زەراعی چالاکی مەدەنی خەڵکی تاران لەلایەن لەقیەکی دادگای انقلابی کەرەج بە 1 ساڵ زیندان، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ دوورکۆچنەوە بۆ شاری ڕەشت و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کرا. بە پێڕاپرسەکان جەلەستەی بەدواداچوون بۆ پەروەندەی حەمیدە زەراعی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی کەچووی کەرەج ڕۆژی 15 خەزەڵوەری ئەم ساڵ بە بێ حیجابی ئیجباری لە دادگای انقلابی کەرەج بەڕێوە چوو. ناوبراو لە چالاکەکانی مەزەنی و بەندکراوانی چلێ حەدیس نەجەفی لە ساڵی ڕابردوو بوو کە پاش چەند مانگ بەندکران لە زیندانی کەچووی کەرەج بە دانانی وەسیقە ئازاد و ڕۆژی 8 جۆزەردانی 1402 بۆ جارێکی دیکە لەلایەن دەرێتڵاتەوە دەست بەسەرکرا. ناڕزایەتی کرێکارانی شێرکەتی تێکسۆن لە ئاز گواستنەوەی کارخانە بۆ ئاسیا.
ڕۆژی شەمە 27 مانگی خەزەڵوار کرێکارانی کارخانەی تێکسۆن لە ئەمریکا و بریتانیا دژ بە بڕیاری خاوەن شرکەت بۆ گواستنەوەی کارخانە بۆ قاڕای ئاسیا ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرسەکان بەڕێوەبەرایەتی شرکەتی بەرهەمهێنانی پێڵاوی تێکسۆن بڕیاری زاوە کارگەکانی لە دوو شاری بریتانیا و هەروەها ئۆهایۆی ئەمریکا بە بیانووی هەبوونی هێزی کاری هەرزان بۆ قاڕای ئاسیا بگوازێتەوە. ئەو بڕیارەی بەڕێوەبەرانی شرکەت ناڕزایەتی بەرینی کرێکارانی لێکۆچووەتەوە و ڕۆژی شەمە سەزان کرێکار لەو سێ شارە لە بەردەم دەفتەری شرکەت کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو بڕیارە و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. دووە هەواڵ خۆپیشاندانی بنەماڵەی بارمتەگیراوانی دەستی حەماس لە ئیسرائیل. ڕۆژی شەمە 27 مانگی خەزەڵوار بنەماڵەی بارمتەگیراوانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە چوارەمین ڕۆژی ڕێپێوانی ناڕزایەتی خۆیاندا گەیشتنە دەواازەکانی شاری ئۆرشەلیم و خوازیاری ئازادی ئازیزانیان بوون. بەپێ راپۆرسەکان بنەماڵەی 239 بارمتەی دەستی حەماس پاش هێرشی ئەو گروپە لە ڕۆژی 7 ئۆکتۆبری 2023 بۆ سەر شارۆچکە یەهودی نشینەکانی ئیسرائیل بەردەوام خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ئازادی ئازیزانیان بوون. لەو ماوەیەدا دژبەرانی شەڕیش پەیوەست بۆ ناڕزایەتیانە بوون و داوایان لە دەوڵەتی ڕازگەرای نێتانیاهو کرد دەست بەجێ کۆتایی بۆ شەڕەبێنێت و هەوڵ بدات بارمچەکانی دەستی حەماس ئازاد بکات. جێگە ئاماژەیەکە ناڕازیان بۆ ماوەی 5 ڕۆژ ڕێپێوانیان لە نێوان شارەکانی تەل‌ئاڤیڤ و ئۆرشەلیم دەست پێ کرد و ڕۆژی شەمە گەیشتنە دەواازەکانی ئۆرشەلیم. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.